یەکەم ڕۆژی دەستبەکاربوونەوەی مامۆستایانە لە خوێندنگەکان ناوەکانیان لە داتابیس تۆمار دەکرێت و بە ئینتەرنێت دەنێردرێت بۆ پەروەردەی ڕۆژاوای سلێمانی. ئەم سیستەمە کاری بۆ خوێندنگەکان ئاسان کردووە و ڕێگەی دووری بۆ نزیک کردوونەتەوە. ئێمە وەکو ناوەندی خوێندن زۆر سوودمەند بووین لێی بۆ نمونێ سامڕۆ ڕۆژی مباشەرەیە لە باتیەوەی من بچم بۆ بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژ ئاوا بەدەستی و مباشەری مامۆستایان برم لەوێ قەرەباڵخێکی زۆر هەیە ئزدیحامێکی زۆر هەیە بەهۆی نەخۆشیەکیش هەیە قەرەباڵخیەک لەوێ کەمەکەمەوە ڕاستەوخۆ من دوای کۆبوونەوەی ئێرە و مباشەری ئێرە ڕاستەخۆسکان یەکەم و نێرم بۆ پەروەردە ئیشی چەند سانیەیەکە لە باتیەوەی من سعاتێک لەوێ ئینتیزار بکەم و ڕێگە ببڕم و سارە برم و پارکین بکەم کۆمەڵێک بەرپرسارەتی لە کۆڵی ئێمە کردوێتەوە. لێرە لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانیش بە هەمان سیستەم کاراسانی بۆ مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران کراوە و لە ماوەی چەند دەقەیەکدا کارەکانیان بۆ ڕادەپەڕێن و بەو شێوەیەش قەرەباڵغی سەر بەڕێوەبەراتیەکان کەم بۆتەوە. قەرەباڵغی لە سەر ئێمە نێشتووە جاران ئەبوایە ئەگەرێکی شێکی هەبوایە ئەبوایە هاتایە لای ئێمە و کتابەکەمان چاوەڕێ بکردایە هەتاکو و سەرێ هات و دوای کتابەکەمان بۆ بکردایە و بمانەردایە بۆ شوێنێکی ویست بەس ئێستا ئێستا بە سیستەمی ئەلکترۆنیە بە 2 دقە کتابەکەی بۆ جێبەجێەکەین و بە ئەلکترۆنی بۆ ێنێرین. 1272 خوێندنگە لە ڕێگەی سیستەمی داتابیسەوە کارەکانیان لەگەڵ پەروەردەی سلێمانی ڕادەپەڕێن و ئەو نووسراوانشی پێویستی بە ئەمری وەزاری هەیە لێرەوە بە ئینتەرنێت بۆ وەزارەتی پەروەردە دەنێرێت و بەوەش ڕۆتیناتی هاتوچۆ و بە فیڕۆدانی کات کەم دەکاتەوە. ئێمە مؤسسەکەمان کردو بە ئەلکترۆنی لە جیاتی ئەوەی بەریدێک لێرەوە بە 34 ڕۆژ کۆ بکرێتەوە دوایی بە یەکێکە بینێرین بۆ و لێر و لا بچێت بۆ دایرەکان ئێستا ئێمە هەر سادرەمان کرد دوای چەند دقیقەیە یەکسەر کتابەکە دەگاتە شاری هەولێرە گاتە وەزارەت. دایمە سیستەمی ئەلکترۆنیەکە ئاوایە قوتابخانە هەچ کارێکیە بێنێرە بۆ بەڕێوەبەرتی پەروەردەی قەزا کە ئێمە 12 پەروەردەمانەیە و بەڕێوەبەرتی پەروەردەی قەزاش دەگەێنێتە بەڕێوەبەرتی گشتی و بەڕێوەبەرتی گشتیش بۆ وەزارەتە. بە ئەلکترۆنیکردنی فەرمانگەکانی حکوومەت بۆ کەمکردنەوەی ڕۆتیناتە کارگەڕی و داراییەکان ماوەی چەند ساڵێکە حکوومەت کاری لەسەر دەکات و قوبات تاڵەبانیش هەمیشە وەک ئەرکێکی لە پێشینەی کارەکانی وەک جێگری سەرۆکی حکوومەت برەوی پێدەدات بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە ئیشوکارەکانی هاوڵاتیان ئاسانتر لە پێشوو ڕای بکرێن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.